هەرێم بەداهەتی ناوخۆ موچێک دابەش دەکات بەهۆی نەبوونی متمانە لە نێوانیان. 8,000 بەرمیل نەوتی هەرێم و 120 ملیار دینارەکەش ڕادەستی عێراق نەکرا. هەرێم بە ناچاری بیر لەوە دەکاتەوە بەبێ عێراق موچە دابەش بکات. لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆنووسی شاندەکانی هەرێم و بەغدا گفتوگۆ دەکرێت، بەڵام هێشتا چارەنووسی هاتنی موچە دیار نییە، چونکە بەهۆی نەبوونی متمانە بە عێراق نا 8,000 بەرمیل نەوتی ڕۆژانە نەوتی هەرێم هەنار دەکراوە، نا 120 ملیار دینارەکەی داهەتی ناوخۆش ڕادەست کراوە. لە کۆنووسی لیژنەکانی هەرێم و بەغداد ناکۆشی لەسەر داهەتی ناوخۆیە، عێراق داوا دەکات نیوەی کۆی داهەتەکەی ڕادەست بکرێت، بەڵام هەرێم دەڵێت ئامادەن تەنها نیوەی داهەتە فیدراڵیەکان ڕادەست بکەن. ئەم خاڵی ناکۆکە دەچێتە ئەنجومەنی وەزیران. لەو کۆبنەوەدا هەریەکە لە وەزیرانی دارایی و نەوتی عێراق با ڕاپۆرت هەڵسەنگاندن بۆ پابەندیەکانی هەرێم با ڕێکەوتنەکە دەکەن. لە ڕۆژی دووشەمەوە پشووی ڕۆژانی چلەی ئیمام حسێن لە عێراق دەست پێ دەکات تا سەرەتای هەفتەی داهاتوو دەوام نابێت. ئەگەر ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری ناردنی موچە بدات، لە هەمان ڕۆژدا پارە نەخرێتە سەر هەژماری هەرێم، ئەوە تا ناوەڕاستی هەفتەی داهاتوو کە دەکاتە 20 مانگی ئاب چارەنووسی موچەی مانگی حوزەیران بە نادیاری دەمێنێتەوە. حکوومەتی هەرێم بەهۆی نەبوونی متمانە بە بەغداد ناچارە بیر لەوە بکاتەوە بۆ خۆی موچێک دابەش بکات، بۆ ئەوەش پەش دەبەستێت بە داهەتی ناوخۆی 2 مانگی ڕابردوو لەگەڵەوە چەند ڕۆژی لە مانگی 8 ڕۆشتووە. هەرچەند ئەوەش ئاستەنگی گەورە بۆ خەرجەکانی حکوومەتی هەرێم دروست دەکات، چونکە ناچارە سەرجەم خەرجەکان بە تەواوەتی ڕابگرێت، بەڵام هێشتا ناتوانێت بە تەواوەتی موچێک دابەش بکات. ئەگەر داهاتی نەوت نەخرێتە سەر و پارەیە، هەرێم نزیکەی 600 ملیار دیناری لەبەردەست دەبێت. پێداویستی هەرێمیش بۆ یەک موچە نزیکەی 1 تریلیۆن دینارە، لە کاتێکدا موچێک گرێبەستەکان و گرێبەستی هەمیشەیی لە ڕابردوودا لە داهاتی ناوخۆ خەرج کراوە. هەرێم ئامانجێتی دابەشکردنی موچێک بکاتە خاڵی بەهێز لە دانوستان و گفتوگۆکانی داهاتوو لەگەڵ بەغداد، چونکە موچەی 3 مانگی کۆتایی ئەمساڵ لە مەترسیدا دەبێت، لە بەرەوەی ساڵی دارایی کۆتایی دێت و پەرلەمانی نوێ دەست بەکار دەبێت.